هەروەها کێ گفتوگۆی کردو لەسەر ئەوەوە با بڵێین ئەوەی کە هەیە لەلایەن فەرماندەکانەوە گفتوگۆی لەسەر کراوە لەگەڵمان بوویت. سپاس دەکەم. گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە بۆی کە بزانین لێکدانەوەکان دەرەنجامەکانی ئەم بردومانە چی ئەبێت لەگەڵ میوانمان غانم عابد شۆڕڤەکاری سیاسی و سەربازی ئەم گفتوگۆیەکەین. پێش هەموو شتێک بەخێر هاتم تەکەین. سپاس کە ئامادەی لەگەڵمان بەڕێز غانم. ئەمە تەقینەوە بووە یاخود ئەمە بردومانە؟ نعم بالبداية شكرا ناوی خوا سەرتا سوپاسی میوانداریکردن مەکەم بۆ کوردستان 24 بەڵێ بەشێک لە ڕاستیەکان ون بووە لەم نێوانەدا لێدوانی دژبەیەک هەیە سەبارەت بەم پرسە لایەنە جیاوازەکان قسەی جیاواز دەکەن. یەکەم شت ئەگەر باسی ڕووداوەکان بکەین کە بە تایبەتی شانەی ئەمنی عێراق باز لەوە دەکات کە جۆرێک لە جۆرەکان نهێنی هەیە لەم ڕووداوەدا. نازانێت ئایا ئاگرکەوتنەوە بۆ یاخۆ تەقینەوە بووە، ڕوونی نەکردوتەوە تەقینەوەکە چۆن بووە، نەیوتووە چۆنێ ڕووداوەکە ڕوویداوە، ئایا ئاگرکەوتنەوە بۆ یاخۆ چی. ئەمریکا بە شێوەیەکی ڕوون وتوێتی کە هیچ هێرشێکی ئاسمانی نەکردووەتە سەر عێراق و هیچ پەیوەندێکی بەو هێرشەیشەوە نییە. ئیسرائیلیش لە ڕێگەیەکێک لە بەرپرسەکانیەوە وتوێتی هیچ هێرشێکمان ئەنجام نەداوە. بەشێک لە قسەکانی موهەنەس عینێزی هەیە سەرۆکی لیژنەی ئەمنی پارێزگای بابل وتوێتی کە کۆمەڵێک فڕۆکەی جەنگی و درۆن هەبوون پێش ئەوەی هێرشەکە ئەنجام بدرێت لە ئاسمانی بابلدا. هەروەها بڕوان وایە لیژنەی ئەمنی بابل کە ڕەنگە درۆن یاخود فڕۆکەی جەنگی بێت ناوچەکەی بردومان کرد بێت. هەندێکی دەڵێن کە ڕەنگە موشک بێت. بەڕاستی دژبەیەکی هەیە بەشێک لە ڕاستیەکان ون بوون لەم نێوانەدا. من پێم وایە کە ئەمە کێشەیەکی گەورە بۆ عێراق دروستەکات بۆ عێراق و بە تایبەتی لە ڕووی گرژیەکانەوە گرژیەکان زیاترە کات ئاڵۆسترە بێت. بەڵێ یەکەم شت کە باسی بکەین کە نازانین چی ڕوویداوە، ڕەنگە تەقینەوەیەکی ناوخۆی بێت چونکە ئەو ناوچەی کە ڕووداوەکەی تێدا ڕوویداوە داخراوە تەنها حەشدی شعبی پۆلیسی فیدراڵی دەچنە ئەو ناوچەیەوە. ئەو ناوچەیە لە ژردەسی حەشدی شعبیدایە ڕەنگە کارگەی دروستکردنی چەکیشی لێ بێت. ئەمە ژوامان لێ دەکات وا بیرکەینەوە کە هیچ لێدانێک لە دەرەوە نەبێت. بابەتێکی دیکەشەیە کاردانەوە زۆر هەیە سەبارەت بەم پرسە. بۆ نمونە ئەبوو ئالای وەلایی باز لەوە دەکات کە هەر کەسێک لە پشتی هێرشەکەەوە بێت وەڵامی دەدرێتەوە و باجەکەی دەدات. ئەمە وامان پێ دەڵێت کە ئەم پرسە پرسێکی ئەمنیە، پرسێکە پەیوەندی بە بەرەی مقاومە ئیسلامیەوە هەیە. بۆ نمونە تاوەکو ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی هێرشەکەی نەگرتووەتە ئەستۆ. دەکرێت ئێمە وای دابنین کە ئوردن کردوێت یا ئیمارات کردوێت یاخود بەشێک لە وڵاتانی دیکە تۆمەتبار بکەیت. ئەمە ژوا دەکات کێشەیەکی گەورە بۆ عێراق دروست بێت. ڕەنگە کێشە بۆ پێشەوەی بینە سەر باسی سوودانی و ئەگەر بێتەوە دەرەنجامی کۆبوونەوەکان ئەمە کاریگەری بێیانە. بەڵام با ئەوە بزانین کە ئایا ئەم بردومانەی کاکراوە یاخود ئەمەی کە بە گومانەوەیە نازانرێت بردومان بۆ یاخود تەقینەوە ئەمە تاخود چەندێک ئەتوانێت بڵێن ئەو هێرشانەی کە لەلایەن حەشدی شعبیەوە ئەکرایە سەر هێزی هاوپەیمانان دووبارەی بکاتەوە چکە ماوەی مانگێکە هێرشەکانیان وەستاندووە. بەڵێ بۆ نمونە نزیکەی لە دوی مانگەوەکە دواترینیان ڕووداوەکەی بەغداد بوو باسییان لەوە کردووە کە تاوەکو ئێستا هیچ هێرشێک نەکراوەتە سەر هێزەکانیان لە ناوخۆی عێراقدا لە عین ئەسەد لە هەریر یاخود لە ناوچەکانی عومەری سەر بە سووریاش. ئەمەش جۆرێکە لە سەرنجڕاکێشی سەرسامی سەبارەت بەم ڕووداوەی کە ڕوویداوە. من بڕوام وایە کە ئەم سیناریۆیە دروست کراوە بۆ ئەوەی کە هەموو لایەکپێەوەی مەشغوڵ بن دۆخێک بێنێتە پێشەوە کە کێشەکان خۆڵتر بنەوە یاخۆت جۆرێک لە لەوە دروست بکات کە میلیشیاکان لە ژێرفەرمانی سەرۆکوەزیران دەرچن و یەکتر تۆمەتبارکەن یاخود وڵاتان تۆمەتبارکەن بە ئەنجامدانی ئەم هێرشە. بەشێک لە سیناریۆکان بۆ ئاڕاستەیەن کە ڕێگەپێدانێک هەبووە بۆ ئەوەی ئەو فڕۆکەوانانی یاخود ئەو ئەگەرانی باز لە بردومان دەکەن بێنە ناو عێراق و بردومانکەن. بۆ نمونە کێ دەتوانێت بێتە ناو ئاسمانی عێراقەوە؟ یەکەمینیان ئەمریکایە. بۆ نمونە ئەمریکا دەسەڵاتداری ئەمە کاری ئەمریکا بوو بێت.
ئەگەر حتا ئیفترازیش بکەین ئەو ڕەتیەکاتەوە. بەڵێ ئەمەش وای کردووە کێشەکە زۆر قوڵتر بێتەوە بۆ نمونە ئەوەش ئەمە وا دەکات کە میلیشیاکان ناوچەکانی دیکە تۆمەتبارکەن وڵاتەکانی دیکە تۆمەتبارکەن ئەگە ئەمریکا هێرشەکەی نەکرد بێت بۆ نمونە ڕەنگە ئوردن تۆمەتبارکەن بۆ نمونە ئێستا ئەم میلیشیانە ماوەیە کە گرتووانە بە ئوردنەوە و دەیانەوێت ئوردن تۆمەتبار بکەن و ڕای کێشنە ناو شەڕەکەوە ڕەنگە پەنجەی تۆمەتبارڕاستی کۆیت ڕاکێشنیا خۆت ئیمارات تۆمەتبارکەن هەر لەبەر ئەوەش هێشتنەوەی دۆخەکە بەم ئاڵۆزیە بەبێ دیاریکردنی ئەوەی کە کی ئەم هێرشی ئەنجام داوە پێم وایە کە پاساو دەداتە میلیشیاکان یاخۆت پاساو دەداتە گروپە چەکدارەکان بۆ ئەوەی وڵاتانی دیکە تۆمەتبارکەن. ئێستا ڕاگەندراوی جیاوازمان هەیە ئەمەش دۆخەکەی ئاڵۆز کردو وای کردووە کە میلیشیاکان بەبێ گەڕانەوە بۆ سەرۆکوەزیران و حکوومەت کار بکەن. سەرۆکوەزیران سوودانی ئایا ئەم هێرشا یاخود ئەم تەقینەوە ئەم بردومانکردنەوە هیچ کاریگەریە لەسەر دەرەنجامەکانی کۆبوونەوەکانی سوودانی لەگەڵ ئەمریکا کە بێتەوە؟ بەڵێ ئێستا تاوکو ئێستا دیار نییە نازانین کێ ئەنجامەکەی کێرشەکە ئەنجام داوە بۆ نمونە سوودانی لە ئەمریکایە ئەمریکا بەرپرسیارە لە ئاسمانی عێراق ئەمریکا وتووەتی کە ئێمە هیچ هێرشێکمان ئەنجام نەداوە ئێمە بەرپرسیاری لە هێرشەکە ئەمەش کێشەیەکی دیکە دروست دەکات بۆ نمونە باز لە برینداربوونی سەربازانی عێراقی دەکرێت بۆ نمونە ئەگەر ئەم هێرشە لە دەرەوەی سنوورەکانی عێراقەوە ئەنجام درێبێت ئەمە دوژمنکاریە بۆ سەر عێراق پێویستە فەرماندەی گشتی ێستا چەکدارەکان ڕێکاری جدی بکرێتە بەر و وەڵامی هەر هێرشێک بداتەوە کە کرابێتە سەر سەربازی عێراقی جا ئیسرائیل بێت یاخود هەر وڵاتێکی دیکە بێت بەڵام پێم وایە کە تاوەکو ئێستا دۆخەکە بە ئاڵۆزی ماوەتەوە پێویستە شەقامی عێراقی ڕوون بێتەوە ئەوەی کە ڕووی داوە ئایا بردومانی دەرەکیە یاخۆت درۆنە یاخۆت تەقینەوەیەک بۆ لە ناوخۆی بنکەکەدا چونکە خەڵکانێک هەیە سەریان لێ شێواوە هەندێک ڕەنگە قەیرانەکە قوڵتر بێتەوە. تەواو ئەتوانین بڵین 20 کات ژمێر تێنەپەڕی بەوەی کە لەلایەن ئیسرائیلەوە هێرش کرایە سەر ئێران لە دواتر 20 ساعات کەمتر بینیمان لە عێراقیش لە بابل ئەم ڕووداوە گوماناویە ڕوویدا ئەتوانی وەکو شۆڤکارێکی سیاسی بۆ چوونی خۆتمان پێ بڵێ هیچ پەیوەندیەکی هەیە ئەم دوانە بەیەکەوە؟ بەڵێ ڕەنگە لەلایەنی ئێرانیەوە یاخود لەلایەنی ئیسرائیلیەوە بۆ نمونە ئێستا ئێران وڵاتێک نییە ڕوبەڕووی ئیسرائیل بێتەوە نایەوێت ڕوبەڕووی ئیسرائیلیش بێتەوە بۆ نمونە ئیسرائیل بەشێک لە فەرماندەکانی سوپای پاسدارانی کوشتووە بەشێک لە زانا ئەتۆمیەکانی ئێرانی کوشتووە لە ناو جەرگەی تارانیشدا بەڵام ئێران تاوەکو ئێستا وەڵامێکی وای ئیسرائیلی نەداوەتەوە کۆتا هێرشیشیان هێرشی کونسڵخانەی ئێران بوو لە دیمەشقی پایتەختی سووریا و کوژرانی یەکێک لە سەرکردە باڵەکانی سوپای پاسداران بوو بەڵام وەڵامی ئێران وەڵامێکی زۆر لاواز بوو هەر لەبەر ئەوەش پێم وایە کە بە دووری نابیندرێت کە ئێران هەوڵ بدات کە لە ڕێگەی باڵەکانیەوە وەڵامی ئیسرائیل باتەوە جا لە ڕێگەی حیزبڵاوە بێت یاخود میلیشیاکانی سەر بە عێراقەوە بێت یاخود حوسیەکانەوە بێت هەر لەبەر ئەوەش ئێمە کاتێک باسی ئێمە هێرشە دەکەین پێویستە ڕوونکردنەوەی زیاتر بدرێت ئایا هێرشەکە دەرەکی بووە یاخود تەقینەوەی ناوخۆی بووە بۆ ئەوەی نەگەینە شەڕێکی ڕانەگەێنراوە بۆ ئەوەی عێراق نەکەینە مەیدانێک بۆ ڕوبەڕبوونەوەی ئیسرائیل و ئێران بۆی عێراقیەکان نەبنە قوربانی ئەو شەڕێک کە لە ناوچەکەدا دەگوزرێت پێویستە عێراق لەو شەڕە دوور بخرێتەوە پێویستە سەرکردەکانی عێراق بیر لەو بکەنەوە کە عێراق دوور بخەنەوە لەو ئاڵۆزەی کە لە ناوچەکەدا دەگوزارێت پێویستە عێراق خۆی لە ململانەکانی ئیسرائیل و ئێران دوور بخاتەوە پێویستە ئێمە هەمومان عێراق بپارێزین نەکەینە مەیدانێک بۆ سووتانی شەڕەکان ئەبێتە بەشێک لەم گرژیانە پێت وایە یاخود نا تێکەڵاوی ئەو گرژیانە ئەبێت و وەک باست کرد ئەبێتە جارێک بۆ گڕگرتنی زیاتری ئەم ئاگرە؟ بەڵێ یەکەم شت بێگومان کاریگەری لەسەر عێراق دەبێت ئێمە هەمومان دەزانین کە حکوومەتەکەی بەڕێسوودانی حکوومەتێکە کە دۆخێکی سیاسی لاواز و هەستیاری هەیە جۆرێک لە رابەشبوونی ناوخۆی هەیە لە نێوان حکوومەتەکەی بەڕێسوودانیدا ململانی هەیە لە ناوخۆی عێراقدا بۆ نمونە لە ناو شیعەکاندا کێشە هەیە شیعە لە نێوان
سونەکان هەیە کێشە لە نێوان کوردەکان خۆیاندا هەیە تەنانە مەسیحەکان ناوخۆشیاندا کێشیان هەیە بەڕاستی ئەمڕۆ دۆخی عێراق زۆر هەستیارە دۆخەکە زۆر نازکە بۆ نمونە کشانەوەی سەدر و دروستکردنی هاتنەناوەی سەدر خەریکە سەدر دەگەرێتەوە پرۆسی سیاسی هەر لەبەر ئەوەش پێم وایە کە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە جۆرەکە لە دروستکردنی کێشە پێویستە عێراق لەم کێشەیە دوور بخەینەوە ئەگەر عێراق بچێتە یەکێک لەم بەرەیانەوە ئەوە عێراق زۆر لاواز دەبێت زۆر زیان دەکات لەبەر ئەوەی دۆخە سیاسیەکەی بەرگەی ئەو جۆرە ململانێ ناگرێت عێراق ناتوانێت بچێتە ئەو ململانێنەوە چونکە دۆخی سیاسی زۆر هەستیارە. لەترەوە باس سەیریەوە بکەین کە لە عێراقا تاوەکو ئێستا ژموجوڵەکانی داعش هەر بەردەوامە بۆچی لایەنی حەشدی شەعبی گومانەکان زیاترە خاتە سەر ئەمریکا و نایخاتە سەر داعش لە عێراق بۆ ئەم ڕووداوی کە ڕوویداوە؟ بۆ نمونە سێ لایەن هەن باسی ئەم هێرشیان کردووە هەرسێکیشیان بەدژیەک باسییان کردووە حکوومەتی عراقی دەڵێت کە داعش هیچ مەترسیەکی نییە ئەمریکا لەلایەکی دیکەوە دەڵێت کە داعش تاوەکو ئێسێش هەڕەشەکەی بەردەوامە و داعش دەتوانێت هێرش بکات دەتوانێت بگەڕێتەوە دەتوانێت خۆی ڕێک بخاتەوە داعش پێویستی بە میلیشیایە بۆ نمونە ئەگەر داعش نەمابێت ئێمە پێویستمان بە میلیشیاکان نییە بۆ ئەوەی کە لە پارێزگاکانی عێراقدا بوونیان هەبێت و بەناوی داعشەوە کۆنتڕۆلی خاک و زەوی بکەن بۆ نمونە بەردەوامی داعش مانای بەردەوامی میلیشیاکانە ئەم دوانەوە و کێشەیە گوان وەکو ئاڵوگۆڕکردنی بەرژەوەندیە بۆ نمونە ئەمڕۆ دەبینین سوپای عێراقمان سوپایەکی باشە بۆچی سوپای عێراق ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا جێبەجێ ناکات ئەو ڕێکەوتانەی کە باز لە هەماهەنگی درێژخایان دەکەن بۆ نمونە ئێمە ئەمڕۆ دەبینین کە هەموو ناوچەکە کوڵاوە کێشەمانی لە سووریا کێشەمانی لە لوبنان کێشەمانەیە تەنانەت لە ئوردنیش بە تایبەتی ئێستا عێراقیش دەمانێت لە کێشانە لەم ڕووداوی کە ڕوویداوە ئەم بردومانکردنە لایەنی حەشدی شەعبی دەڵێت کە ئەمە لەلایەن ئەمریکا و ئەم هێرشەکراوە سنت کۆمەڵی ئێمە نەبوونە بۆچی لەم گومانکردانە گومان ناخەنە سەر داعشیش بڵێن ڕەنگە داعش ئەم کاری کرد بێت یاخود مەبەستیانە بەم ئاراستەکردنی تۆمەتە بۆ ئەمریکا هەوڵی ئەوە بدەن کە لەگەڵ گەڕانەوەی سوودانی هێزەکانی هاوپەیمانان قسە بکرێت بۆی کە هێزەکانی هاوپەیمانان عێراق بەجێ بهێڵن بیانۆکە بۆ ئەو مەبەستە بێت زیاتر. نا پێم وایە کە قورسە داعش بتوانێت هێرش بکاتە سەر ئەو ناوچەیە چونکە ئەو ناوچەیەکی سەربازی و بە تەواوی دەورە دراوە چونکە بەپێی قسەکانی بەڕێز موهەنەد عنوزی سەرکردەی لیژنەی ئەمنی لە بابل و توێتی کە ئەو تەقینەوەی ڕوویداوە نزیکەی 5 متر چاڵێکی دروست کردووە بە ئاڕاستی 5 متر بەڕاستی داعش ئەو چەکانی نییە کە بتوانێت چاڵێکی 5 متر دروستکە هەر لەبەر ئەوەش قورسە بە وایدا بنین کە داعش هێرشەی کرد بێت تەنها لە دوو ئەگەر دەمێنێتەوە یاخود ئەوەی هێرشەکە لە دەرەوە ئەنجام درراوە یاخود ئەو ناوچەیە کە تەقینراوەتەوە ناوچەی دروستکردنی چەک بوو و لە دەستیان دەرچوو تەقیوەتەوە. سپاس دەکەین بەڕێز غانم عابد شۆڤەکاری سیاسی و سەربازی لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریکردنت.